بینەران و بیسەرانی هێژای ئاریان تیڤی، ڕژیمی ئێران هەوڵ دەدات لە ڕێگا و ڕێبازی جۆر بە جۆر خۆی نجات بدات یان ئەو قەیرانانەی کە تێدایە دەربازی بکات. ئێمە ئیمشەو هێندێک تاوتوێی ئەو بابەتانە دەکەین و گرێدراوی ئەوەش ئەو هێرشانەی کە لەسەر گەلی کورد هەیە لەلایەن داگیرکەرانی کوردستان و بە دیاریکراوی لەلایەن ڕژیمی داگیرکەری تورکیەوە لەگەڵ چالاکی سیاسی لە بەرنامەی ئەم شەودا تاوتوێ دەکەین و کاک عەلی کەریمی لە ڕێگای سکایپەوە لەگەڵمان دەبێت. بەل لەوەی دۆسیەکە پێشکەشکەم بە خێراتنی کاک عەلی دەکەم و هیوادارم بتوانین ئەم شەو لەم بەرنمەیەدا بە تێر و تەسەلی ئەم بابەتانە تاوتوێ بکەین. کاک عەلی و کاتت باش. سڵاو و ڕێز بۆ خۆت کاکە هیواجان لەگەڵ هەموو کارمەندەکان و هەروەتر بینەرانی بەڕێزت من لە خزمەتدا. هەربژی سپاسەکەم. کاک عەلی ئەو ئیمڕۆ یەرەکە ڕایگەیان کە حەوت گریلایان حەوتی مانگدا لە دەڤەرەکانی شارباژێر شەهید بوون. ڕژیمی تورکیە ئەم ساڵ 5 جار ئەو دەڤەرانەی بۆردمان کردووە کە هێزەکانی گریلای لێ. هێندێک کەس دەڵێن هێرشی ڕژیمی تورکیە بە بۆنەی پەکەکەوەیە لە باشووری کوردستاندا، بەڵام چیای شارباژێر بۆچی؟ ئایا ئێوە ئەو تێگەیشتنە چۆن دەبینن کە ئەو بانگەشانە دەکەن بۆ هێرشەکانی تورکیە؟ زۆر سپاس کاکەجان، بەڵام حقیقەتەوەیە کە لە یەک دوو بەرنامەی پێشووتریشدا من باسیەوەم کرد. ڕاستە ئەوانەی کە تۆپگەری پەژاک لە شارباژێر یا لە پێنجێن ئەوە چەندین جارە لە 2-3 ساڵی ڕابردوو بەر هێرشی بۆمباران و فڕۆکەکانی تورکیا کەوتون. ڕاستە ئەوەی کە دەتوانین تێبگەین کە تورکیا ڕەنگە هەر وەکو ئەوانی دیکە ناحەزان پێیان وایە کە ئەوانە هەر یەک شتن و بۆ ئەوە ڕەنگە ئەوە بکە. بەڵام حقیقەت ئەوەیە کە بەڕێی من لە نێو ئەو مەوزوعەیدا نوعێک هاوکاری و نوعێک هاوپەیمانی، نوعێک لێکتێگەیشتن لە نێوان دەوڵەتانی ئێران و تورکیادا دروست بووە، بەوەی وەیەوە کە هەمووتان دەزانن دەوڵەتی ئێران ئەو ڕۆکانە لەو هۆدۆخەدانێ ئەوەندە لەوە زەعیفترە کە بتوانێت تیارەی بێفڕۆکەوان یا فڕۆکەی زەنجی و ئاسمان بخاوە بێتە بۆ خناو خاچی عێراقێ. مەسلەی تورکیا وەک دەزانین جیاوازە، مەسلەیە کە ئەندامی ناتۆیە، مەسلەیەکە کە دەوڵەتەکەی ئاغای ترامپ بە ئاشکرا زۆر شتی لێ دەگوزارێ، زۆر شتی لێ وەبن سمێڵان دەدا و ئەو جارەکانە مەسلەی ئەوەی کە تا ئێستا پوانی داوە ئیمتیازی داوە بە تورکیا لەم ئاست زۆر مەسلەی دیکەدا. ئەمە حقیقەتێکە کە دەبێ لە بەرچاوی بگرین کە بۆ تورکیا زۆر سادەترە ئەوە وەکو دەیبینین کە سنوور ببەزێنێ، مەعسکەر بکاتەوە، تیارە هەڵفرێنێ، تیارەی بێ فڕۆکەوان بخاتە سەر هەموو باشووری کوردستان و لەوەیدا کەسیش دەنگ ناکە. بە تایبەت حکوومەتەی دەسەڵاتدارانی باشوور تا ئێستا لە ئاستی بێدەنگ بوون کە وابێ ڕێگاکە بۆ هاتنە ژوور و لێدان لە ئۆپۆزیسیۆنی ئێران یا لە پەژاک یا لە پەکەکە یا لە قەندیل بۆ تورکیا زۆر ئاسانترە تا وەک ئەوەی کە لە ئێران ڕەنگە هەر دنیا پێی وابێ لێ لە بیانوویە ڕەوانەیە گەشتێکی وا بکە کە ئەسەن هەربیانی پێ بگرن، نە عێراق و هێزەکان نەهێزی ئەمریکا قبولی بکەوە، نەتەنیا لایەنێکی دەسەڵاتی کوردیش لە باشوور ڕەنگە قبولی نەکات، چونکە تۆ دەزانی کە دابەشکراوێکی زۆر سەیر هەیە لە نێوان ئەو دەسەڵاتی باشووری کوردستان و هەمومان دەزانی کە بەشێکی گەورەکە ئەو ڕۆکانە هێژمۆنی بەسەر کوردستانی باشووردا هەیە و دەسەڵاتی یەکەمە دەتوانین بڵین و چ لە باری پارلمان و حکوومەت و دەسەڵاتوانە حیزبەکەی بارزانێ و حیزبەکەی بارزانی بەڕاستی هاواهەنگ و هاوتەریب و متحیدی دەوڵەتی تورکیایە. بۆیە ڕەنگە دەو بینەیدا ئێران و تورکیا ببنەوە لە ژێر نێزەکانەوە تەوافقێکی وایان کردبێت و پوانێک بێ بۆ تورکیا ئێراندا بێتی زایتر لێرەدا دەبێت لێ بکۆڵینەوە بزانیت لە مقابل ئەوەیدا کە تورکیە جارجار دێ لەسەر ڕێوە دوودانە بۆمبانیش بە پەژاکدا دەدا کە ئۆپۆزیسیۆنێکی ئێرانیە و نوچی حەملە و چالاکی پەژاک ڕوو بە ئێرانە و هەموو کەس ئەوەی دەزانەیە و لەگەڵ تورکیا تا ئێستا هیچ لێکدانێکیان نەبووە پێکەوە. ئەمە ڕەنگە لەک بۆ ئێرانی بکا بە ڕێی من دەنا پەژاک ئێستا کوونە مۆزوع نییە لە تورکیا کە تورکیا پێی وابێ کە دوژمنی سەرێکێتی وەکو پەکەکە. بۆیە ئەم پێم وابێ ئەوە هاوپەیمانیەکە بیزنسێکە دەبنەوەدا ئێران و تورکیا کردویانە
بۆ دڵنیایی ڕەنگە ئێرانیش کۆمەڵێک ئیمتیازی بدا بە تورکیا ئەگەر تورکیا ئەوەی بۆ بکا کە تا ئێستا کردوویەتی حقیقت ئەوەیە دەنا من دەزانم ئەو منتەقەی هەموو شارەزان منتەقەی شار باژێر منتەقەی گەڵاڵاق قامیش ئاسۆس ئەوانە ئەمە زۆر لە مەقەڕەکانی پەکەکە دوورن و ئەوە بیانوویەک زیاتر نییە ئەمن پێم وابێکە ئەوە لەسەر ئۆردێرکردن بە قەولی ئینگلیسی دەڵێن لەسەر سفارشی ئێران ئەو کارەکە بەڵێ کاگالی لەسەر وەزعەتی ئێرانیش بێگومان هێندێک ئێستا ڕۆژنامەکانی ئێران باسی ئەوە دەکەن کە چەند کەسێکیان گرتووە و یەکێکیان نوێنەری پێشووی مەجلیس بووە بە تاوانی گەندەڵی دۆسیەکمان سەبارەت بە گەندەڵی لە ئێران و ئەو ڕووداوانە ئامادە کردووە دواتریش دەگەڕێمەوە لای بەڕێستان. کاگالی ئەو دۆسیەیە باس لەوە دەکات کە کاربەدەستانی پێشووی ڕێژیم ئێستا بوونەتە ئامانجی گرتن و پێیان دەڵێن ئەوانە مڵک و ماڵی خەڵکیان خواردووە ئەمە چەندە ڕاستە ئایا ڕێژیم بەڕاستی دەیەوێت ئەو کەسانەی کە مڵک و ماڵی خەڵکیان خواردووە بیانگرێت و بیگەڕێنێتەوە بۆ خەڵک یان دەیەوێت بە شێوەیەک لە شێوەکان خەڵک دەست بەسەر بکات یان مژوڵیان کا بەو شتە لاوەکیانەوە کە شەڕی ناوخۆیانە زیاتر تا ئەوەی کە گەرەکیان بێ ڕاستیەکان بخەنە ڕوو. نەخێر ئەوە لە سیاسەتدا زۆر باوە هەر لە دێر زەمانەوە زۆر لە دێر زەمانەوە لە پێش تۆمارکردن و ئەوەی کە مێژوو دەخێنینەوە ئەو وڵاتانە ئەمە باو بۆەوە دەیزانی کە زۆر جار دەسەڵات تەنانەت نەک دەوروبەری خۆی و خزم و کەسی خۆی تەنانەت قاچ لەسەر پشتی کوڕەکەی خۆی دادنێ بۆ ئەوەی کە خۆی ڕزگارکە ئەمە لە سیاسەتدا زۆر ماندیوە و بە تایبەت لە مەسهەبی شیعە لە دەسەڵاتداری سیاسی شیعەدا ئەمە زۆر ڕەوایە و لەباری مەسهەبی لەباری شەرعیەتدان شەرعیەت بەو ئاکارە دراوە کە بەڕێی من و بەڕێی زۆربەی خەڵکی ماف هەروەر و خەڵکی ماف دۆست ئەمە شتێکی زۆر قێزەونە کە تۆ تال پێم دەکەی دواتر کە کارت پێم نەبا یا خۆت دەخەتەرکەوتی چێ لە هەموو کەس نزیکترە ئەوی فیدا دەکەی ئەوە لە ناو دەسەڵاتدارانی کوردیشدا هەر لە شۆڕشی ئەیلولەوە هەتا کونێ ئێستاش و تا دوی نێو پێرێش بەدەیان نمونەی ئاوەمان هەیە حتا دەنێو شۆڕشگێرەکانیشدا حقیقەتەوەیە ئەم سیاسەتەی کۆماری ئیسلامی زۆر کەشفە کە ئەو ڕۆکانە ئاغای حەدادی لە قاودە دنیا ئەو برادرە ئەمانە هەمووی بۆ ئەوەیە کە کەوتونەتە تەنگنا کاکی وە حقیقەت ئەوەیە کە بەتماوەی 42 ساڵ 41 ساڵی ڕابردوو ئێران هەرگیز وەکو ئەمڕۆ لێی نەقەوماوە وەک ئەوڕۆ نەکەوتۆتە قەیران نەکو ئەوڕۆ چ لە باری ئابووریەوە دەڵێ کەەوە ئابوووریەکەی هەر نەماوە هەر شتێک نێ بەناوی ئابووری ئەوە سیستمی بانقی ئەوە سیستمی معاشی ئەوە سیستمی گوزەرانی خەڵکی ئەوە سیستمی یارانەی هەر مەسخەرە ئەوەی کە دوو لەباری سیاسیەوە تۆ دەبینی کەس لە دنیادا ددانی خێری پێداناهێنێ مەگەر چەند وڵاتی ئوروپی ئەویش بۆ بەرژەوەندی زەبەلاحی خۆیان کە ئێستا ئەو بەرژەوەندیش سەدی لە بەردانراوە لەسەر تەحریمەکانی ئەمریکایە و قەجارات دایان کرد وڵاتانێک لە ئەوروپایە بۆی کە نەوتی هەرزان و گازی هەرزانیان لە ئێرانە دەستەوە گوێیان نەدەدا بە مەسایلی ئەخلاقی و مەسایلی ئەوەی کە مافی مرۆڤ و ئەوانە ئەوجار لەباری کۆمەڵایەتیەوە بەڕاستی ئێران داڕزاوە تۆ سیر کە هەر لەم ماوەی حوتەژمانگەدا لە پار و پێرارەکانە لە مزاهرەکان لە هەڵسوونەکانی تاران و شیراز و خوزستانەوە تۆ بزانە لەباری کۆمەڵایەتیەوە سەرانی ئێران چەند خۆیان سوک کرد چەند خۆیان ئەوە کرد تەنانەت پەلاماری کچێکی 17 ساڵە بۆ لەچکەیەک بۆ نازان بۆ چارشێوێک ئەوەندە خۆیان سوک کرد پەلامە ئەوانە هەموو بۆ ئەوە دەکەن کە ئەو جوورە قەیرانانە دروستکەن ئەو جوورە مۆزوعانە لە کۆمەلگادا گەورە بکەنەوە هەر لەبەر ئەوەی کە خۆیان لەسەر مۆزوع ئەسڵیەکان پەرامۆشکردنی خەڵک بێن لە پێشێ و خەڵک پەرامۆش بکە کە کاکە تۆ بەپانەوە دەدەزرێ دێنن مەسەلە مۆزوعێکی سکۆلەی وەکو ئاغای قالیبافی شەریکە و نازام چێ و جوورەشتانت دێن نەگۆڕێ یان مەسەلە ئەو ڕۆژانە شتێکیان بڵاو کردەوە خانمی شێخ ئیسلامی کە نازام چەندین میلیارد دۆلاری بردووە ئەمانە کاکە
حقیقت ئەوەیە بە 41 ساڵی ڕابردوو دەسەڵاتی ئێران هەموو شتێکی کە کردووە بۆ چوارچێوەیەکی مەحفلێکی تەنگی خۆی کردووە جا ئەوە کوڕە جا ئەوە دەوەیە جا ئەوە خزمە ئەوە فلان ئاخوندا ئەوانە بەڕاستی هەموو ئەستور بوون ملیان ئەستور بووە و هەمووشی خواردویانە ئەمڕۆ کە فشارەکە کەوتۆتە ئەو ئاستەی کە ئیتر میلەت وە دەنگ دێ ئەوە تا لە هەموو دنیاە باسی کوراپشن و گەندەڵی و فەساد و ڕاندخۆری و ئەوەی دەوڵەتی ئێرانەیە کە ئیتر ناشادێتەوە ئەوە تا بۆ خۆت دەزانی کە ئاغای ڕوحانی ماشەڵڵا هەموو ڕۆژەش قسان دەکا هەموو ڕۆژە ئەوەندەی دیکە بێزاری خەڵک بۆ خۆی دروست دەکات چونکە ئەمە بەش بە عالی خۆم حتا دەیبینم کە قسان دەکا هەر بێزم هەڵدەستێ هەر تەلەڤیزۆنەکەش دەکوژێنمەوە بۆیە ئەوانە دێنن ئەو جوورە شتانە عمدە دەکەنەوە ئاشکرای دەکەن وا دروستی دەکەن یا دروستی دەکەن بۆ ئەوەی کە تۆزێک پێیان وایە موسەکینێکە حەبێکە دەیدەن بە خەڵک تۆزێک لە تووڕەیی و لە ئەوەیان دامرچێتەوە بەڵام بڕێی من ئەو ڕۆکانە ئیتر ئێران لەوە گوزراوە دەبێت کۆمەڵانی خەڵک خۆ بۆەوە ئامادە بکەن کە ئیترس ڕژیمی ئاخوندی نظامی ئاخوندی ئیدر چی دیکە مەقبول نییە ئەتۆ سیر کە بزانە لە بەیروت چیان کردووە تۆ سیر کە ئەتۆ بزانە میلەت کە دێتە سەرجادە دەڵێ ئیتر شعارەکەی ئەوەیە کە پارە و پولیەمە بۆ سووریە نەبێت بۆ لیبی نەبێت نازە بۆ لوبنان نەبێت ئەوەی کە ئەوڕۆ دوێنێ پێرە لە لوبنان قەومە دوای ئەو کارە ساتە جایتر نازانی سروشتێ یا کردیان یادتی بوو ئەوە بەڵام بە هەرحاڵ شتێک قەوما کە میلەت منفەزیر بوو ڕاستە ئەو بەندەرە منفەزیر بوو بەڵام لە حەقیقەتدا ئەوەی کە ئینفجاری گەورە بوو تەقینەوەی گەورە بوو تەقینەوەی خەڵک بوو کە دەستیان خۆش بێ لێرە ئەم پیرۆزبایان پێ دەڵم و بە خەڵکی ئێرانش دەڵم سەیرێکی لوبنانێ بکەن کە بە درێژایی 40 ساڵ ئێران خزبەتی حیزب الله کردووە بزانە خەڵک تۆن وە جوابات سەرانی کۆماری ئیسلامی دەبێت دەرسێک بێ بۆیان ئەوەی کە لە لوبنان قەومە ئەوەی کە حیزب الله ئاوا سووک و ڕسوا کراوە هیمادارم و دەشبێت ئاخوندەکانی ئێرانە شەروا بێت. بەڵێ تەماشاوانانی هێژا لەگەڵ کاک عەلی کەریمی چالاکی سیاسی بەردەوامین لە تاوتوێکردنی ئەم بابەتانە و هەروەها ئەو بابەتانەی کە گرێدراوی ڕژیمی ئێرانن. کاک عەلی هیوادارم ئەو دۆسیەیە هێندێک توانی بێتی لە ڕوونکردنەوەی باسەکانمان یا قوڵبوونەوەی باسەکەماندا هاوکارمان بوو بێت. گەلۆ دەکرێت ڕژیمێک سیستمێک 5 تیم لە نێو سیستمی سیخوڕیدا خۆیان بەجێ کردبێت و ئێستا ئاوا بە ئاسانی بتوانێت دەستیان بەسەرا بگرێت و ئاشکرای بۆ گەلان یان ئەمە بە شێوەیەکی دیکە نیشانەی نەبوونی متمانەیە لە نێو خۆیاندانێ بە ئەو هێزانەی کە گرێدراوی خۆشیانن. کاکیوە بەڕاستی یەک ڕاستی هەیە کە دەبێت گەلانی ئێران و هەمووی ئەمە بیزانین ئەمڕۆ ئیتر سیاست بە تایبەت لە ناوچەکانی ئێمە و لە ڕاوشەڵاتی ناوەڕاست لەسەر لۆژیک و منطق و عەقڵ و تئۆریدا بەڕاستی بەڕێوە ناچێت ئەوڕۆ کۆمەڵێک قاچاقچی کۆمەڵێک مافیا لە دنیای ئێمەدا بە تایبەت و ڕەنگە لە دنیای دیکەشدا بەڕاستی چونکە ئەسڵەن ئەمن ڕوانگەیەکی باشم بۆ سیاسەتی ئەمڕۆی جیهانیش دیە پێم وابێ ئەمە زۆرتر بە تایبەت لە وڵاتێکی وەکو ئێران ئەفغانستان پاکستان و بە تایبەت تورکیا عێراق ئەمریکا و ئەوانە بەڕاستی لەسەر موئامرە تئۆری تەوتەعە لەسەر ئەوانە بەڕێوە دەچێت و زۆربەی ئەوانە لەسەر شاخص و معیارهای مافیایی کار دەکات بۆیە هیچ شتێک بەڕێی من لە کردەوە لە دەسەڵاتی ئەم دەسەڵاتی ئێراندا بەعید نییە ئەوەی کە پێم کوتی لە بەشی ئەوەڵدا ئەوانە حازرن تەنانەت ئەولادی خۆیان بکەنە پێژە بکەنە بەردەبازێک و پێیدا سەرکەون نەبادا پایە و ستونەکانی دەسەڵاتیان وەدەرزیکەون بەڵێ ئەوەی کە ئەم ڕۆکانە سەرانی ئێران پێیکەوتون و بە تایبەت سەرانی ئێرانش ئەولای ناوێ هیچ کەس سەرانی ئێران نێ ئەم ڕۆکانە بەغەیرەز بەیتی ئیمام و دەوروبەری ئیمام نەبێ ئەوەی دیکە هەمووی شمولی ئەوە دەکا کە ڕۆژێک لە ڕۆژان وەکو ئەوانە لێبێ کە ئەو ڕۆگرتویانن دوێ نەگرتویانم یعنی کەس لەوێدا تۆ دەبینی بە درێژایی ژیانی جمهوری ئیسلامی لەو 30 ساڵیدا
هەر قەدەر کۆمەڵک لە ڕۆڵەکانی خۆی حتا ئەوانەی خەتی ئیمام کە ئەو لە ساڵی 1970 بۆ جمهوری ئیسلامی نەکرد و پایەکانی جمهوری ئیسلامی و سوپای پاسدارانیان محکەم کرد ئەوڕۆ بگەڕێ بزانە هەمویان لە ئەمریکا و لەو تەلەڤیزۆنە ئەپۆزیسیۆنانە و لەو رادیۆیانەی کە دژی کۆماری ئیسلامی دەخێن هەمویان لەوێدا جێگای خۆیان کردوتەوە. یعنی ئەمە حقیقەتێکە کە ئەو ڕۆکانە کۆماری ئیسلامی کەوتووەتە ئەوەی کە ئیتر تونتون قورقڕۆسکەی دەکوژێت تونتون قورقڕۆسکەیان گرتووە و حقیقەت دەبێت بزانین کە ئیتر ئەگەر ئەمڕۆ خەڵکی ئێران گەلانی ئێران بەگشتی نەجوڵێن و نێنە سەرجادە و فقط و فقط چاوێک لە وڵاتانی دەوروبەر لە وڵاتانی عەرەبی لە وڵاتانی وەکو لوبنان کە مەسیحیشە و عەرەبیشن نەکەن ئیتر تێدا دەچن. ئێران حەیفە، ئێران وڵاتێکی یەکجار حەساسی ژێۆپۆلیتیکە لە ناوەڕاستی نێوانی ئاسیا و ئوروپایەدا لە نقطەیەکی زۆر حەساسی جیهانیدا کە ئەمڕۆکانە 40 ساڵی ڕەبەقە ئەو وڵاتە بۆتە وڵاتێکی دەست بەسەر بۆتە وڵاتێکە ئەم هەموو نوخبە و ئەو هەموو هونەرمەند و ئەو هەموو دەوڵەمەندە لەباری کولتوریەوە بۆتە ئەوەی کە دنیا بێزی دەکاتەوە، خۆیان بێز لە خۆیان دەکەنەوە. تۆرە بزانە 4 میلیۆن ئێرانی زمانی شار لە لۆس ئانجلس و لە ئاڵمان و لە فرانکفۆرت و لە هامبورگ و لەم وڵاتانەدا وێڵ و سەرگەردان و پەنابەرن، خۆیان شەرم دەکەن لە تەقالید و فەرهەنگی ئەو ڕۆی ئێرانێ و ئەو شتانەی کە دەگوزەرێ و ئەوانەی کەمە لە تەلەڤیزۆن دەیبینین و ئەو درۆیانەی کە دەکرێت و ئەم خەڵک جێلاندن و ئەم کولتورە سەقەتەی کە لەسەر درۆ و ئەوە دانراوە. بۆیە ئەو ڕۆکانە دەبێت ئۆپۆزیسیۆنێک کە بەداخەوە هەمووی ئەوانە فراهەمە تەنیا ئۆپۆزیسیۆنێکی کارا تەلەڤیزۆن ئۆپۆزیسیۆنێکی بەوەت وجودی نێ ئەو ڕۆکانە لە ئێرانە و ئەمە نقصانێکی یەکجار گەورەیە کە دەبێت ئۆپۆزیسیۆن خۆی ڕێکخا، دەبێت چی دیکە دەست لە ئەو ئێرانچێتی دەست لەم ناسیۆنالیزمە لەو شۆنیزمە هەڵگرن لە دەرەوە لە ناو وڵات و دەبێت بە باوەشی ئاوەڵە متەوازیعانە داوا لە هەموو کەسێک بکەن کە تاقە دەنگێکیان هەیە تاقە بێزارێکیان هەیە. ئێمە ئەو ڕۆکانە بۆ ڕووخانی جمهوری ئیسلامی پێویستیمان بە هەموو هاوارێکە، پێویستیمان بە هەموو جوڵەیەکە و ئەوانەی کە ئەو ڕۆدێنن و ئەوانە جیا دەکەنەوە ئەوە تەجزیەتە لە بە و ئەوە نازانم چێ و ئەوە کۆمۆنیستە و ئەوانە دۆستی جمهوری ئیسلامین، ئەوانە دۆستی گەلانی ئێرانێ نین. حقیقەت ئەوەیە گەلانی ئێرانێ ئەو ڕۆ پێویستیان بە یەکێتیە، پێویستیان بە یەکگرتوویە کە بێن وەکو ئەو وڵاتانەی کە ئەو ڕژیمە دیکتاتۆریانیان هەموو دە دەریایە هاویشت و چون بۆ زبڵدانی تاریخ. ئەمن هیوادارم کە ئێرانی یەکجار نزیک بێ ئەو بیان و بڕانەی کە بە ئیسرائیلی دەکا بەچی دەکات درۆ دەکات معلومە درۆ دەکات. ئیسرائیل ئەوە تا لەوەیە هەموو ڕۆژێ لێت دەدا ئیسرائیل ڕاستە لە ناو خاک ئێران لێت نادا چونکە زیرەنگە و دەیزانێت بەڕام لەو شوێنانە لێت دەدا کە ئەتۆ بە مەلاین دۆلار سەرمایە گوزاری تێدا کردووە لە سووریا لێت دەدا. ئەگەر ڕاست دەکەی ئەگەر درۆیە ناکەی فەرموو ئەوە ئیسرائیل و خۆ بۆ خۆت دەتکوت موشەکەکانم دەگاتەوە. بەڵێ کاک عەلی کەریمی زۆر خۆشحاڵ بووم کە کاتت تەرخان کرد و بەشداری بەرنامەی ڕاوەی ئەم شەومان بوویت. زۆر سپاس کاکە هیواد جان، سپاس بۆ تۆ بینەران و کارمەندەکان. ئێوارە